بناوی خدای بەخشندەی میهرەبان دانشنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 6 ڕۆژی دانیشتن 11/7/2018 بەرنامەی کار بەپێی حکمەکانی بەرگەیەک مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 6 خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردنی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەمبە ڕێککەوتی 11/7/2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە: یەکەم خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای هەمواری پەیمانگای دادوەری لە هەرێمی کوردستان بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەڵبژاردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. سێیەم گفتوگۆکردنی پرۆژە بڕیاری پێشوازی بە پێی پرۆتۆکۆل لە فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان تایبەت بە پێشوازی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران و هاوتا وەزیفەکانیان بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراوە. چوارەم گفتوگۆکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 بەرگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراو پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. بەڕێزان ئێستا داوا لە بەڕێز بێگەر تەڵەبانی دەکەین سکرتێری پەرلەمان بۆ خستنە ڕووی پوختەی دانیشتنی پێشتر ئامادە نەبووانی بەهۆ و بێهۆ. فەرموو بەڕێز. بەناوی خوای گەورە و میهرەبان پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 10/7/2018 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان، دوو خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادە نەبوو، هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمان، سێ پەسەندکردنی دەست لە کارکێشانەوەی بەڕێز ڕابوون تۆفیق معروف لە ئەندامەتی پەرلەمان، چوار خوێندنەوەی یەکەم بۆ دوو پرۆژە یاسا لەلایەن لیژنەی یاساییەوە، 5 دەنگدان لەسەر بەشی حوتەمی گفتوگۆکردنی بەشی هەشتەمی پەیڕەوی ناوخۆ ژمارەیەکی ساڵی 92 هەموار کراو. 6 دواخستنی دانیشتنی پەرلەمان. ناوی ئەو بەڕێزانەی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی لە بەرواری 10/7/2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: دانیشتنی بەیانی سالار محمود مراد مۆڵەت، سەرکەوت سەرحەد خەلیفە مۆڵەت، سعید محەممەد سعید مۆڵەت، عزت صابر ئیسماعیل مۆڵەت، ئیدریس علی ئیسلام مۆڵەت، ئەنەس محەممەد شەریف مۆڵەت، بەشار مشیر ئیسماعیل مۆڵەت، جەمال عوسمان کاڕەسوول ئامادە نەبوو، زیاد حسێن عەبدولکەریم مۆڵەت، سیراج ئەحمەد محەممەد ئامادە نەبوو، عەبدوڵڵا جاسم ڕەجەب مۆڵەت، علی هالۆ مۆڵەت، محەممەد صادق سعید مۆڵەت، محەممەد علی یاسین مۆڵەت، هیڤا حاجی میرخان مۆڵەت، ئەیوب عەبدوڵڵا ڕەسوول مۆڵەت، ئومێد حەما عەلی مۆڵەت، ئێڤار ئیبراهیم مۆڵەت، بەهار محمود فەتاح ئامادە نەبوو، ڕابوون تۆفیق معروف ئامادە نەبوو، ڕۆزا محمود عوسمان مۆڵەت، عومەر ساڵح عومەر مۆڵەت، فایق مستەفا ڕەسوول مۆڵەت، ئاری محەممەد عەبدوڕەحیم ئامادە نەبوو، باپیر کامەلا سلێمان مۆڵەت، عەبدوڵڵا محمود محەممەد مۆڵەت، محەممەد سەعدەدین ئەنوەر مۆڵەت، یعقوب گەرگیس مۆڵەت. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی لە بەرواری 10/7/2018 بۆ دانیشتنی دوانیوەڕۆ مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: خەڵەف ئەحمەد معروف مۆڵەت، ئیبراهیم ئەحمەد سمۆ مۆڵەت، ئامینە زکری سەعید ئامادە نەبوو، جەودەد جەرجیز مۆڵەت، ماجد عوسمان ئامادە نەبوو. ئەو بەڕێزانەی کە بۆ دانیشتنی ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردووە: جوان ئیسماعیل، فایق مستەفا، شێرکۆ جەودەد، سەهراب میکائیل، عومەر ساڵح، صالح بەشار، ئیدریس علی ئیسلام، بەشار مشیر، زیاد حسێن عەبدولکەریم، هێڤا حاجی میرخان، علی هالۆ، محمد علي ياسين، دكتور عزت صابر، سعيد نصيفي،
سەرکەوت سەرحەد ڕۆزا مەحموود ببورن پێم وایە هەڵەیەک لە خوێندنەوەی ناوێکە بوو لەوانەی کە دوێنێ لە دانیشتنی دواییەوە ڕۆ حزوریان نەبوو ئامینە خان خۆم بینیم بەڵام دیارە لە کاروبار بە هەڵان نووسراوە داوای لێبوردن دەکەم. دەست خۆشەوە ڕاستکرا سوپاس بۆ بەڕێز بێگەر تەڵابانی. بەڕێزان پێشەوەی دەست بە بەرنامەی کار بکەین دەمەوێت بە ناوی ئەم دانیشتنە بە خێرهاتنەکی گەرمی میوانێکی تایبەت بکەین، میوانێکی خۆشەویست کە ئەمڕۆ تەشریفی هەیە لە شوێنی میوانان، ئەوش مەلیکە مەزانە مازیغی کە ئافرەتێکی دولێر خاوەن هەڵوەست پشتیوانێکی سەرسەختە بۆ دۆزی ڕەوای خەڵکی کوردستان. دووبارە بە ناوی ئێوە بە خێرهاتنی بەڕێزیان دەکەین. نرحب أجمل الترحيب باسم هذه الجلسة بضيفة شرف في إقليم كردستان السيدة ملكة مزان الأمازيغي، ونعتز بمواقفها الإنسانية المناصرة القضية العادلة للشعب الكردستاني. أهلا وسهلا بك. برزان دز ببرنامج كاردكين ودواء لبرزان لجنة ياسايي دكين فرمو تشريف بينا شويني تايبت بالجنة كان سلام بخير بن بخير بن بخير بن یەکەم خوێندنەوەی یەکەمی پرۆژەی یاسای هەمواری پەیمانگای دادوەری لە هەرێمی کوردستان بە پێی مادەی 71 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. فەرموو بەڕێزان لجنە یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایەک هاتووە بە ناوی هەمواری یاسای پەیمانگای دادوەری لە هەرێمی کوردستان عێراق کە لەلایەن ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. دەست پێ دەکات لە مەدینە ئەیوب، دکتۆرا زۆزان سادق، هێڤا حاجی، دکتۆرا شیرین، شیلان جعفەر، علی عوسمان، وەحیدا یاقو، لینا عزوریە، یەڕوانێت نیسان، مونا نەبی، فەیرۆز تەها، حیات مەجید، ڤیان عەباس، دلشاد شعبان، تەحسین ئیسماعیل، شێخ شامو، تەلار لەطیف، گەشەدارە، ئاواز شێخجەنگی، ساڵح فەقێ، قادر وتمان، مریەم سەمەد، سۆران عومەر، مونیرە عوسمان، زولفا مەحموود، عەبدوڕەحمان فارس، ئەبوو کاروان. داوا لە بەڕێستان دەکەن کە ئەم پرۆژە یاسا ڕەوانەی لیژنە پەیوەنددارەکان بکرێت. ئەم پرۆژە یاسایە ڕەسە دەکرێت بۆ لیژنەی یاسایی و گشت ئەندامانی پەرلەمان. دیارە شەم پرۆژە یاسایە پێویستی وەرگرتنی ڕێی دەسەڵاتی دادوەری دەکات، ئەو کاتە لیژنە یاسایی ئەو ڕێکارە دەگرتە بەر. دووەم، گفتوگۆکردنی پرۆژە یاسایی هەڵبژاردننی دامەزراوەی سەرۆکاتی هەرێم بە پێی مادەکانی 72 74 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراوە. فەرموو بەڕێزان سەرۆکی لیژنە یاسایی سەبارەت بە بەم پرۆژەیە. لیژنەی کاروباری یاسایی ڕۆژی سێشەم ڕێکەوتی دەی حوتی 2010 کۆبوونەوەی ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە یاسایی هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ئاسایی ژمارە 5 لە ڕۆژی سێشەممە بەرواری دەی حوتی 2010 ڕەوانەی لیژنەکەمان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنە گەیشتە ئەم ئەنجامانەی خوارەوە. یاسای هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم. مادەی 1 هەڵبژاردننی سەرۆکی هەرێم هاوکات لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت. مادەی 2 کارکردن بە یاسای دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ژمارە 2 ساڵی 2017 بەردەوام دەبێت. مادەی 3 پێویستە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ژێر ڕۆشنایی بنەماگشتیەکانی دەستوری هەرێمی کوردستان داش عێراق بڕیار لەسەر چارەنووسی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بدات. مادەی 4
کار بە هیچ دقێکی یاسایی ناکرێت پێچەوانەی حکومەکانی ئەم یاسایە بێت. مادەی 5 پێویستە لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 6 ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە کاری پێدەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان بڵاو دەکرێتەوە. هۆیەکانی دەرچواندن لە پێناو ڕەخساندنی زەمینەی سازان و لێک تێگەیشتن لەسەر سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچوێندرا. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڤالا سەرۆکی لژنەی یاسایی. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم پرۆژەیە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 1 هەڵبژاردننی سەرۆکی هەرێم هاوکات لەگەڵ هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت. لەسەر ئەم مادەیە مادەی 1 ئەوەی داوا دەکەن گفتوگۆ بکەن بەڕێزان بە ناونووسین دەست پێ دەکەین. بەڕێزانەی داوای گفتوگۆی ئەم مادەیان کردووە بەهزاد دروێش، مامۆستا مەڕوان، ئەبوبەکر هەڵەدنی، دکتۆر هەورامان، بەهار عەبدوڕەحمان، شکوریە شێخانی، عەلی حەمە ساڵح، سۆران عومەر، حاجی کاروان، ئاری عەبدوڵەتیف، مامۆستا غەریب. ئەبوو کاروان. سپاس بۆ بەڕێز بێگەر تەڵەبانی. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین و وەکو پێشتر داوا دەکەین لە ڕەچاوی کات بکرێتن. بەڕێز بەهزاد دەروێش. بله ناوی خودی مزنود لوبان برای سروکی هریمی سروکی پارلمانی فرمو بردوام با فرمو بردوام برای سروکی پارلمانی اف وقتی بحسب نکه و پیکنین بله لا حسابني ماده ای که خلا ای که طبعا دی فیاسا جماره 2017 دبوای هل بجاردن سروکی هریمه گل هل بجاردن پارلمان کردستان هات بنا انجام دادن. اول یاسای و دقیق یاسایی ماهی بو و گاوه پارلمان کردستان دهت و یاسای تعطیل کردن. پیشتر هل بری چند هایی وکه اف یاسال و پارلمان در چه و خلا ای که دو ام بیجین حتام نبینا خدان دستوره که همیشه‌ای و سیستمک نبیت سیستمک پارلمانی اف کشه دیو بردام بیتن. بوی حتانو کش ما هیچ اراده ندید یا براستی اراده که سیاسی کو بین خدان دستور چه که 2007 24/6 دستور پارلمان کردستان در چوبی بلام جه داخلی که حتانو که دستوره پسند نبیه و سیستم نبیه پارلمانی. خلاص مدت بیجم اف کشه 2013 ورا سر هل دایا کشه سروکاتی هرمه پوست سروکی هرمه کل وقت دا چندین کشه دی خدایی نه خولا 3 پارلمان کردستان خولا 4 پارلمان کردستان کو سال کو 11 و اف پارلمانه بروی پوسته و اگر هنده هات پخستن کراسی هرم کردستان ازمون حکمرانیش هات عیب دار کردن و پارلمانیش هات عیب دار کردن و خود اندامت پارلمان و گاوه ام همی یعنی هست پرسیارتیت کن برام بروی چندانی بویا حتی کنگی ام وی کشه بردوام تعجیل کین یعنی اول دو خولا کشه بردام بی نوکل ویرا دهات یک کشه بردام بیت حتی خولا بیت خولا پنجه و تا اف کشه کو اف کشه سیاسی نه یت آبوری هریم کردستان زیاتر رنگ تحمل نکن جبر وی چنده و دیف اف یاسا کم آماجه پیکر یا جماره 2017 اف دست حالاته هاتی ندابش کردن سه دامزراوه تشریعی که پارلمانه و دامزراوی جبهه کرده سلات جبهه کرده و دامزراوی دادوری بویا ام فراکسیون اگرتو اسلامی کردستان داخازا حلوشاد نوای دامزراوی سروکاتی حریمت کین و کوتای وکیشه بیتو زور سپاس سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش دیارە هەڵوەشانەوەی ئەو دامەزراوەیە پێویستی بە پرۆژە هەیە بەڕێز مامۆستا مەلە مەروان بەڕێز سەرۆکی پەرلەمان
من لەگەڵ ئەو مادەی یەکەمە دانیم لەبەرەوەی ئەو مادەیە پێچەوانەی مادەی چواری یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە دەڵێتن دەبێت هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان پێکەوە ئەنجام بدرێتن خوازیارین ئێمە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان بەڕێوە بچێتن لەبەرەوەی سەرۆکایەتی پۆستێکی سیادیە و ئێمە لەگەڵ تێبینیمان لەگەڵ لە شێوازی بەڕێوەبردننی ئەو پۆستە بەڵام خوازیارین هەڵبژاردننی بۆ بکرێتن و ئەو پۆستە شاغیر نەبێتن و لە مادەی سێش دێمە سەر ئەو پرۆژانەی کە لە ڕابردوو پێشکەش کرابوون لەبەرەوەی مادەی سێ نابێ قسەی لەسەر بکەم لێرانە لەو کاتی قسەی خۆم دەکەم و دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا مەروان. بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من هەر لە ناونیشانەکە لەگەڵ هەڵوەشانەوەی پۆستی و دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێمین و ڕۆژەشی بۆ پێشکەش دەکەین لەبەرەوەی ئەم پۆستە پێداویستی و ضرورەتی مێژووی خوڵقاندووە بەرهەمی دوو ئیدارەی و ئەو دۆخەنا هەموارانی کوردستان بوو کە پشت بەخوا نایبینینەوە، دواتر بەرهەمی ڕێکەوتنی دوو استراتیژی دوو حیزبی سیاسی بووە و ئەم دامەزراوەیە بەداخەوە سازانی لەسەر نەکرا هەم لە ناو پەرلەمان هەم لە ناو حیزبەکان و هەم لە لیژنەی دەستوریش و لەلایەکی تریشەوە ئەم دامەزراوەیە بۆتە بارگرانی بۆ سەر بودجەش بە سەدان فەرمانبەری هەیە لە کاتێکا دەسەڵاتەکانیشی دابەش کراوە و ئێمە سابقەی واشمان هەیە حەڤە وڵاتی جیهان سیستمیان پەرلەمانیە و دوانەی دەسەڵاتی جێبەجێکردنیش نییە بۆ دەربازبوون لە دوانەی لە سونایەتی سوڵتەی تەنفیزی داوای هەڵوەشانەوەی ئەم پۆستە ئەکەین و ئەم پۆستە ڕەمزی سەروەری هەرێمیش نەبووە بە هیچ شێوەیەک، بۆیە ئێمە ئەم پۆستە بە زیاد دەزانین و لە پێناو سەقامگیری سیاسی و خوڵقاندنی ئاشتەوایی داوای هەڵوەشانەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم دەکەین و پرۆژە یاساشی بۆ پێشکەشەکەین. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی. بەڕێز مامۆستا هاوڕەمان. بەنای خی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورامان گەچێنەی، منیش لە ڕاستیدا پشتیوانی یەکەم لە قسەکانی برای بەڕێزم مامۆستا مەلا مەڕوان کە ئەم مادەی یەکە بەڕاستی پڕاوپڕ پێچەوانەی یاسایە، پێچەوانەی یاسای سەرۆکایەتی هەرێمە مادەی چوار کە لەوێدا وەکو مامۆستا مەڕوان فەرمووی زۆر بەڕوونی هاتووە کە دەبێ هەم پەرلەمانی کوردستان هەم سەرۆکی هەرێم پێکەوە هەڵبژاردن بکرێت. بەڵام دەمەوێ ئەوەش بڵێم لە ڕاستیدا بەڕاستی ئەسەف ئەخوازم کە ئەو پۆستە ئەگەر زۆر گرنگ بوو و زۆر پێویست بوو بۆ ئاوهای لێ ئەکرێت، بۆ ئەو پۆستە بەڕاستی هەموو جار ئەکرێتە مادەیەک و ململانەی سیاسی و سڕاعی سیاسی لەسەر دروست ئەکرێت. ئەو پۆستە ئەسەفی ئەوە ئەخوازم کە ئەسپێردرێ بەڕاستی بە مەجهولێک لە مادەی یەکەمە دەڵێ لە خولی پێنجەمە لەگەڵ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە هەڵنابژێردرێت، هاوکات لە مادەی سێهەمی ئەم پرۆژە یاسایە دەڵێت لەبەر ڕۆشنایی بنەماگشتیەکانی دەستوری هەرێمی کوردستان لە کاتێکات ئێمە دەستورمان نییە، هەرێمی کوردستان دەستوری نییە و ناشزانرێ ئەم دەستورە کەی لەدایک دەبێت، کەواتە تۆ پۆستی سەرۆکایەتی هەرمت بەڕاستی تعلیق کردووە ڕات سپادووە بە شتێکەوە کە مەجهولە هێشتا هەر لەدایک نەبووە، کە ئەمە جێگەی ئەسەفە بەڕاستی گەر ئەم پۆستە ئەوەندە گەورە و گرنگ بوو نەدەبوو ئاوهای لێ بکرایە لەگەڵ ڕێزم. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا هەوڕەمان. بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لە عینوانەکەی ئەوانێ پێشنیارەکەم کە بکرێ بە یاسای هەڵوەشاندنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم. خاڵی دووەم لە کۆتایی بڕگەکەیان بنووسرێت ئەنجام نادرێت و ئەو دامەزراوەیە هەڵوەشێنرێتەوە. خاڵی سێیەم دیارە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو کە لە بەرنامەی کاری خۆمانەوە زۆرێکیش لە پەرلەمانتاران و زۆرێک لە خەڵکی کوردستان و حیزبە سیاسیەکانیش سیستمی پەرلەمانی بە سیستمێکی گونجاو بۆ هەرێمی کوردستان ئەزانن. ئەگەر سیستم ببێتە پەرلەمانی لە هەرێمی کوردستانە ئەو کاتە پێویست بە دوو دەسەڵاتی جێبەجێکردن ناکات. تەنها
یەک دەسەڵاتمان بەسە و ئێمە سابقەیەکیشمان هەیە لە 92 هەتاکو 2005 ئەم پۆستە نەبووە لە هەرێمی کوردستان و کاروبارەکان ڕۆیشتون و هیچ ئیشکالێتێکیش نەبووە. خاڵی ئەخیرم ئەوەندەی کە ئەم دامەزراوەیە لە هەرێمی کوردستانە کێشەی خوڵقاندووە و دەرهاویشتەی خراپی لێکەوتوێتەوە هێندە خزمەتی بە هەرێمی کوردستان نەکردووە بۆیە کۆتایی بەو کێشەیە بێنین. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز شکوریە شێخانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دازراوەی سەرۆکایەتی هەرێم لە ڕابردوودا کێشە و گرفتی زۆری بۆ هەرێمی کوردستان ناوە. من پێم وایە یەکێ لەم دوو شتانە بکرێ، یا ئەوەتە ئەو دامەزراوەی هەڵبەشێندرێتەوە یا ئەوەتە هەڵبژاردن لەگەر پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ لەبەرەوەی ئەنجام نەدانی پەرلەمان پێچەوانەی هەموو پرانسیپێکە و لە لایشتریش و پێچەوانەی یاسای ژمارەی یەکی 2005 لە مادەی 4 تەواو پێچەوانەی ئەم مادەیە. بۆیە داوا دەکەین کە یان ئەوەتە هەڵبژاردن بکرێ یا ئەوەتە ئەو دامەزراوەی هەڵ بۆشێندرێتەوە کۆتایی بەم کێشەیە بهێندرێ نابێ بسپێردرێ بە خولەکانی داهاتوو. سپاس. سپاس بۆ بەڕێز شکوریە شێخانی. بەڕێز عەلی حەمەد ساڵح. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، پشتیوانی ئەو بەشەی قسەکانی مامۆستا مەڕوان، کاکە بووبەکر، کاک بەزداد ئەو بەڕێزانی ترەکەم کە قەناعەتیان بە هەڵوەشانەوەی ئەم مؤسسە هەیە لە ئێستا بیاخود لە ئایندەیەکی نزیکا بێ لە پرۆژەیەکی تر هەرکێ و پرۆژیان هێنا من وەکو خۆم واژووی لەسەرەکەم. ئێمە نەتیجەی بزوتنەوەی گۆڕان و خۆمان ئەوانەی کە ئیشمان کردووە نەتیجەی فکرینە و شروان مستەفاین. هەر لە ساڵی 2005ەوە ئێمە قەناعەتمان وا بووە کە سیستەمی پەرلەمانی بێ هەرگیز لەگەڵ ئەوانە بووین سەرۆک لە ناو خەڵکە هەڵبژێرێ. لە 2009 کاندیدمان نەبووە و حەملەشمان بۆ هیچ کاندیدێک نەکردووە. لە 2013 بە هیچ شێوەیەک لەگەڵ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم نەبووین و لە 2017 پرۆژەیەکی جدیمان هەبوو و ئیشیشمان کرد تا تواسات و ئێسش ئیشمان تیا کرد کە سەرۆکی هەرێم لە ناو خەڵکە هەڵ نەبژێرێت و ئێسش پێمان وایە ئەمە درێژکراوەی ئەو پرۆسێسەیە کە لە 2005ەوە باسم کرد. ئێمە بە تەواوەتی قەناعەتمان بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نەبووە لە ناو خەڵکە. هەرچەندە لە مانکی 11 2017 وەک تاکە هێز کاندیدمان پێشکەش کرد بۆ سەرۆکی هەرێم، هیچ هێزێکی دیکە کاندیدی پێشکەش نەکرد بۆ سەرۆکی هەرێم، بەڵام لەبەر ئەو ڕێکارەیەی کۆمیسیۆن نەتیجەکەیمان بینی. بۆیە ئێسش پێمان وایە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکە گرفتەکان زیاترەکە و گرفتەکان ئاڵۆسترەکە وەکو قەناعەت و مەبادئی سیاسی خۆشمان هەرگیز قەناعەتمان بە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نەبووە لە ناو خەڵکە بەو دەسەڵاتانەی کە هەیەی لەژێر لێپێچینەوە و لێپرسینەوە نەبووە. ئەگەر لەم مەرحەلا پێمان بکرێت کارمان بۆ هەڵوەشانەوەیە کرد و ئێسش ئەگەر دەنگدان و پرۆژەیە بێ ئیکەین، بەڵام ئەگەر نەشکرێت ئەمە ستراتیژ و سیاست و بەرنامەی ئێمەیە هەتا هەڵوەشانەوەشی. بۆیە من پێم وایە ئێستا سیستەمەکە جاران ئەگەر سەرۆکێک هەبوو هەندێک لە دەسەڵاتی هەبوو مناقەشەمان لەسەر کرد، ئێستا سەرۆکیش هەرێمیشمان نییە، دەسەڵاتەکانیشی دابەش کراوە. ئەمە بە شێوەیە لە شێوەکان لە ڕووی سیاسیەوە، ناڵێم لە ڕووی قانونیەوە، لە ڕووی سیاسیەوە ئەمە سیستەمێکی 100% پەرلەمانیە کە ئێمە تەمەنامانە کرد و سوپاسانە. سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح. بەڕێز سووران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لیژنەی یاسایی وەکو ئەوەی کە متتەبع بووە ناونیشانی هەموو پرۆژە یاسایەکی خستۆتە گفتوگۆ، بەڵام ناونیشانی ئەم پرۆژە یاسایە کە یاسای هەڵپەساردنی دامەزراوی سەرۆکایەتی هەرێمە نەیخستە گفتوگۆ، بۆیە من قسە لە ناونیشانەکەش دەکەم. نووسراوە یاسای هەڵپەساردنی دامەزراوی سەرۆکایەتی هەرێم. ئێمە لە یاسای ژمارە 2 ساڵی 2017 کە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمە لەوێ وەکو دامەزراوە دیوانی سەرۆکایەتی هەرێم ماوەتەوە. لێرە تەنها لە ناونیشانەکە وشەی هەڵپەساردن هاتووە. ئەم دامەزراوەیە بە ناونیشان هەڵ نەپەسێردراوە، بە ناونیشان هەڵپەسێردراوە. لە هیچ مادەیەکە نییە کە